هزارە تۆ بڵێ 220 ئەوە بەشی بێتی بکە من بای مانگی بای 120 بەس عیلاجی لێ کڕم ئەم هەموو خزمەتە ئەم هەموو ئارەقە ڕشتمان ئەم هەموو هیلاکە بەقەدەر دەمەن سوول و عەنمی دیشمان کردووە ئەوەش موچەکەمانە نەوتمان بۆ ناکڕێ خواردنمان بۆ ناکڕێ کرێخانومان بۆ نادرێ ئاو و کارەبا لەوێ مۆلی دەلێ قەینامە کوڵە تۆ سێ کارەبابەی پارەی سێ کارەبابەی ئەی ئاو ئەی خواردن ئەی ژیان ئەی جلوبەرگ دوو نەخۆشیشم هەبێ ئەو پارەی کەی بە عیلاج بۆ چییە خۆتان خۆم نەخۆشی دڵم لەگەڵە ڕۆماتیزمم لەگەڵە شەکرم لەگەڵە بۆ خۆم وەڵا شتەکان گران نەبووە ئەی ئەوە گران نییە بەرەوەڵڵا هەموو شتێک گرانە چۆرە هەر مارکێتێ نیو چیلۆ ئەڵێ نیو چیلۆڵە باجی چۆتە سەر چۆنە بێ حکومەت ئاوا بێ یعنی حکومەت میلەتی بەرەڵا کردووە میلەتی هەر ناوێ بە هیچ شێوەیە نەشیویستوە قەت خزمەتت هەبوو بە 200,000 دەوامەکە ئەوەی لێدایک نابێ هێشتا معاشی بە دەفتەر هەیە ناوەڵڵا نامانەوێت نازانم ماونەتەوە چەپڵەمان لێە لە لادێکان کولێرەی گەرممانە کرد ڕۆنەکەرە و کولێرەی جۆزمانە کرد بۆیان ئەمەش پاداشەکەیان بوو دەی بەخوا خەڵکنانی نێ خواردەیە بە پێشمەرگە خزمەتیە کرد ئەنا خۆ دیەکانیان هەر وێران کرد دیەکان نەبووە ئەوە چۆ سەر و تەختە دانیشت لەسەر و کورسیە ئەوە نان و ڕۆنی لادەکانە لەوێ دانیشتۆ ئەوەش پاداشتی لادەکانەکە دایانەوە هەر وێرانیان کرد هەمویان کڕی